کەمترین توندوتیژی لە پارێزگاکەی ئێمە بە تایبەتی لە ناوچەی هەورامانەیە کەمترین توندوتیژی لە ناوچەی شارە زۆر و بابن قەزای هەڵەبجەی وەک مرکز و پارێزگای هەڵەبجە هەیە ئەمە بۆ خۆیدا لە وعی ئینسانی وعی ئاینی وعی نیشتیمانی خەڵکی ناوچەکەیەکات ئێستاش لە فەلسەفەی نوێ لە دەسەڵاتداری نوێ لە حکومڕانی نوێ دائمە باسی یەکسانی نێوان نێر و مێ باسی بەکارنهێنانی توندوتیژیەکرێت توندوتیژی پێم وانییە هیچ هێزێک هیچ لایەک هیچ خطابێکی سیاسی گرەی لێبەرێتەوە ئەمڕۆ لە مەجای سیاسەتا کە دایمە ململانەکان قورسترن تا مەجای کۆمەلگای مەجای ڕێکخراوەکانی نێو کۆمەلگای مەدەنی هەستێکی لەوێ توندوتیژی نەماوە باوی شۆڕش بە مەعنا کۆنەکەی کە تۆ چەکەڵگری و بچیتە شاخ چەکەڵگری و بچیتە دەشت و دەر دژی حکوومەت بجەنگی باوی ئەوە نەماوە ئەمڕۆ خەباتی پەرلەمانی خەباتی مەدەنی با بڵین سنووقی دەنگدان دیالۆگکردن لە نێوان هێزەکان بووە بە فۆرمی نوێ بۆ بە شێوەیەکی نوێ لە خەبات شێوەیەکی نوێ لە گزارشکردن لە خطابی سیاسی لایەن یەکیا ڕێکخراوێک ئەوجا ئەمە ئەگەر لە ناو بواری سیاسیە ئەو مەجالە بۆ توندوتیژی نەمابێتەوە دنیای دیالۆگ و حیوار و هاتنە پێش و تەوقەکردن لەگەڵ یەک و دەستبردن بۆ یەک ببێ بە ئەساسی هەموو کارێک ئاخۆ لە دنیای کۆمەلگای مەدەنیا چەند گرنگە